سڵاوتان لەبێت خۆشەویستان. بە درێژای دەیان ساڵی مێژووی مۆدێرنی ئەمریکا هیچ کەسایەتێکی مشتومراوی زیاتر لە ترەمپ و ئیلۆن ماسکی هاوڕێی سەری هەڵنەداوە کە هەردووکیان لێدوانیان هەبووە کە هەمیشە چەندین نیشانی پرسیاری وڕوژاندووە. بەڵام بە خەندەکانی ئیلۆن ماسک زۆر پێمەکەنن، بەڵکو بەباشی تێبگەن کە چ شتێک لە پشت پەرژینەکەوەیە، چونکە لەوانەیە هەندێک لەو شتانت بۆ ئاشکرا بکات کە ئێستا ئامادە دەکرێت. لە سێ پەیامی نادیاری ملیاردێری ئەمریکی زۆرێک لە ڕووداوەکانی داهاتوو ئاشکرا بوون. یەکەمیان لە چاوپێکەوتنێکی ڕاستەوخۆدا بوو کە لە ساڵی 2021 ڕوویدا. لە کۆتایی کۆبوونەوەکەدا ئیلۆن ماسک کۆمەڵە قسەی کرد کە سەرسوڕمانی زۆری لێکەوتەوە، کاتێک ڕایگەیاند کە ژماری دانیشتوانی جیهان بەردەوام لە کەمبوونەوەدایە و زیاتر کەم دەبێتەوە و هەڕەشەی زیاتر لە مرۆڤایەتی دەکرێت لە ساڵانی داهاتوودا، لە کاتێکدا کە پڕۆپاگەندەی میدیاکان پێچەوانن کە ترسی تەقینەوەی ڕێژەی دانیشتوان بڵاو دەکەنەوە و بە دووەداچوونی بەردەوام بۆ ڕێژەی زێڕین پەرە پێدەدەن. بەڵام ماسک دەڵێت لە ساڵانی داهاتوودا ڕێژەی مردن بە بەراورد بە ژمارەی لەدایکبوون لە سەرانسەری جیهان بەرز دەبێتەوە و داوای لە خەڵک کردووە کە منداڵی زیاتریان هەبێت بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە وازهێنان لە منداڵ بوون گەورەترین مەترسیە کە ڕوبەڕووی مرۆڤایەتی دەبێتەوە. هەروەها لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ ڕایگەیاندووە کە ڕێژەی خەڵکی بەڕادەی پێویست نییە. هەروەها ئەوەشی خستە ڕوو کە زۆر کەس پێیان وایە ژمارەیەکی زۆری خەڵک لە سەرانسەری جیهاندا هەیە و ژمارەی دانیشتوان لە کۆنتڕۆڵ دەردەچن، بەڵام ڕاستیەکە تەواو پێچەوانەیە. داواشی لە خەڵک کرد کە قسەکانی ئەویان لە یاد بێت کە ئەگەر خەڵک منداڵی زیاتریان نەبێت شارستانیەت دەڕوخێت و لێدەدات. بۆ نمونە لە ژاپۆن کاتێک ئاماژی بەوەدا کە بەم زوانە لە ناو دەچێت، ئەوێش ئەگەر ڕنگدانەوەی ڕەوتی دابەزینی ڕێژەی لەدایک بوون نەبێت. و لە ڕاستیدا ئاژانسی هەواڵی کیۆدۆی ژاپۆنی ئاماژی بەوەدا کە ژماری دانیشتوانی وڵاتەکە شاهیدی گەورەترین دابەزین بووە لە ساڵی 2021دا و ئیلۆن ئاماژی بەوە داوە کە ئەم بەروارە دووبارە دەبێتەوە لەگەڵ ڕاگەیاندنی ئیلۆن لەم نامەیەدا. ماسک بەڕوونی ئاماژەی بەوە کردووە کە لە ساڵانی داهاتوودا ژمارەی مردن بە ڕێژەیەکی بەرچاو زیاد دەکات. هەروەها نیشانیشیدا کە ئەو کەسانشی لە ژیان دەمێننەوە توانای منداڵ خستنەوەیان نامێنێت و نزۆکی بە شێوەیەکی بەرچاو زیاد دەکات و ئەم پەیامە ئاشکراکردنی ڕوونی پلانی کەمکردنەوەی ژمارەی دانیشتوانە کە 6 ساڵ لەمەوبەر دەستی پێکردووە و هەمومان تێبینی ئەو پڕۆپاگەندانەمان کردووە کە لەم ساڵانەدا دەربارەی ڕێژەی دانیشتوانی زەوی بڵاو دەکرێتەوە کە تەنانەت لە هەندێک وڵاتدا ڕێگە بە خێزانەکان نادرێت کە لە منداڵێک یاخود دوان زیاتریان هەبێت و سزای ئەو خێزانانش دەدەن کە لە 3 منداڵ زیاتریان هەیە. بەڵام لە ماوانەی دواییدا پاش ئەوەی چین لە خەو هەڵسا سیاسەتی خۆی گۆڕی لە حکومدان لەسەر منداڵی دووەم لە دوورخستنەوە بۆ بەخێوکردن. ئەوەی لە پەیامەکەی ماسکدا سەرنجڕاکێشترا ئەوەیە کە لە ساڵی 2021دا ئیلۆن ماسک ئەم قسانەی کردووە. ئایا ئەم بەروارە گومانە لەلا دروست ناکات سەرنجت بۆ چ شتێک ڕادەکێشێت؟ گومانەکانی ئێمە بۆ پشتڕاستکردنەوەی پەیامێکی پێشووترە کە لە ساڵی 2020دا ئاماژەی پێدا کاتێک ئیلۆن بە لێدوانێکی سیر سۆشیال میدیای سەرقاڵ کرد ئاماژەیدا کە کۆتایی مرۆڤایەتی نزیکترە لەوەی کە ئێمە خەیاڵی بۆ دەکەین. خەڵکی وا تێگەیشتن کە مەبەستی لە بەرەو پێشچوونی زیرەکی دەستگرتە، بەڵام دۆسیەکە زۆر لەو بابەتە دوورتر بوو. هەرچەندە لێدوانیشی دەربارەی زیرەکی دەستگرت داوە و گوتی کە زۆر لە جەنگی ئەتۆمی مەترسیدارترە، بەڵام ئیلۆن ماسک ئاماژی بە شتێکی تر دەدا، شتێک کە لە ساڵی 2020 سەری هەڵدا و لە ساڵی 2021 کردیانە زۆرە ملێ بەسەر خەڵکیەوە، کاتێک گوتی کە دەبێ خەمی ڕادی پێشکەوتنی زیرەکی دەستگرت بخۆین، بەڵام شتێکی مەترسیدارتر هەیە لەوە، چونکە دەتوان سوود لەم زیرەکێ دەستگرتە وەربگرن لە بواری سەربازیدا، هەروەها لە بوارەکانی تەکنیکی و تەنانەت بایۆلۆجیش کە مەترسیدارترینیان تێدایە. ماسک تەنها کەس نەبوو کە هۆشداری لەم زۆرەی دەردەکرد، بەڵکو لە نێوان سێبەر و جەماوردا دەنگی تر بەرز دەبێتەوە، دەنگەکانی سەر بە پسپۆڕان کە هۆشداری دەدەن لە ئەلگۆریتمەکانی زیرەکی دەستگرت و سیستەمی فێربوونی قوڵی کۆمپیوتەرەکان، هەروەها توانای بێوێنی کۆنتڕۆڵکردن و دەستکاریکردنی کۆمەلگاکان
کینە ستانلی مامۆستای زانکۆ لە زانکۆی فلۆریدای ناوەڕاست و بەڕێوەبەری ئەندازیاری تاقیگەی ئۆبەر بۆ زیرەکی دەستگرت ئاماژە بەوە دەکا کە ئەم تەکنەلۆژیایانە بەکاردێ بۆ توێژینەوەی زۆر نهێنی وەوتی کە من دەترسم لە بەکارهێنانی زیرەکی دەستگرت بۆ زیان گەیاندن بە مرۆڤ. ئێستا زۆر ئەپلیکیشن بوونی هەیە و دەبێت ئێمە وریاتر بین. بەرجەستەکردنی ئەم ئەزمونانە لەسەر زەوی بەڕاستی شتێکی ترسناکە. قسەکانی ئیلۆن ماسک و پەیامە دووبارە بۆکانی سەبارەت بە بایۆلۆجی و دیمۆگرافی بیل گەیتسی دامەزرێنەری کۆمپانیای مایکرۆسۆفتی تووڕە کرد، چونکە لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی CNBC لێدوانەکانی ئیلۆن ماسکی بە زیادەڕۆیی ناوبرد. گەیتس بەگاڵتە جاڕیەوە قسەی کرد و گوتی لە کۆتاییدا ئەو ماسکێکە کە ئۆتۆمبیلی کارەبایی و موشک دروست دەکات کە بە باشی کار دەکەن و بە تایبەتی تێبینی موشەکەکانی بکەن کە بە جوانی کار دەکات. دواتر بەردەوام بوو لە قسەکردن و گوتی ئەو ڕێگەی پێدراوە کە بە ئارەزووی خۆی قسە بکە و هیوادارم کە هەندێک قسە نەکات کە شارەزایی لێ نییە. شتە کۆمیدیەکە ئەوەیە کە گەیتس خۆی پێشتر لە ساڵی 2015دا ڕایگەیاندە بوو کە ئەو لەگەڵ ئەو کەسانەیە کە نیگەرانن لە زیرەکی دەستگرت و هەروها ئەو ئەپلیکیشنانەی کە دەستنە ناو بابەتە هەستیارەکانەوە و ئەمەش پێمان دەڵێت کە خاوەنی مایکرۆسۆفت تووڕەیە نەک لە بەرقسەکانی ماسک سەبارەت بە زیرەکی دەستگرت، بەڵام بەهۆی ئاماژەکانی سەبارەت بە بایۆلۆژی و سەرژمێری دانیشتوان ئەو لێدوانانەی داوە و ماوەیەک پێش ئێستا ئیلۆن ڕستەیەکی لە تویتەردا بڵاو کردەوە کە زۆر شتی ئاشکرا کرد. کاتێک نووسی بووی ئەگەر من مردم لە بارودۆخێکی نهێنیدا ئەوە خۆشحاڵ بووم بە ناسینی تۆ و ئەم قسەیە دەنگدانەوەیەکی زۆری دروست کرد. تەنانەت دایکی ئیلۆن ماسکیش کەوتە ترسەوە و وەڵامی تویتەکی ئیلۆنی دایەوە گوتی ئەمە شتێکی کۆمیدی نییە. پاشان ئیلۆن ماسک بە تویتێک وەڵامی دەداتەوە و تویتەکەی دەری دەخا کە ئیلۆن لە ژێر هەڕەشەدایە و دەڵێت ببوورە من هەموو هەوڵێک دەدەم بۆمانەوە لە ژیان. لەم پەیامانەدا ماسک دەرئەنجامەکانی لێدوانەکانی دووبارەی خۆی بەبێ سنووردارکردن نیشاندا، بە تایبەت کاتێک بیل گەیتس ساڵێک لەمەوبەر ئاگاداری کردەوە لە کاتێکدا میدیاکانی ئەمریکا ڕایانگەیان کە ئەو پەیامە دوای تویتێکی پێشووی لەلایەن ئەوە هاتووە کە تێیدا هۆشداری دایە ماسک و بەرپرسیارەتی لە دابینکردنی خزمەتگوزاری ئینتەرنێتی بێ بەرامبەر بەهێزەکانی ئۆکرانیا لە ماریۆپۆل. پێویستە ئەوە بزانن کە هەموو ئەو هۆشداریانی کە ئیلۆن ماسک دەری دەکەن شتانێکی بێمانە نین، بەڵکو پێویستە هەندێکیان بە هۆشیاریەوە وەربگرین و بە تایبەتی دوای جیابوونەوەی و کودەتاکەی لە دژی پارتی دیموکراتی ئەمریکا لە بەرژەوەندی کۆماریەکان، چونکە ڕۆژانی داهاتوو هەڵگری چەندین ڕووداو دەبن. بەم جۆرەش گەیشتنە کۆتای ڤیدۆکەمان. هەرڕاو پێشنیارێکتان لەسەر ئەم ڤیددیوە هەیە لە کۆمنتی ئەم ڤیددیوێدا بۆمانی بنووسن و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیددیۆکەم بوون. ئەگەر ڤیددیۆکەتان بەدڵ بوو ئەوە لایکی ئەم ڤیددیوێمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن بۆ ئەوەی هەمیشە باشترین بابەتەکانتان پێ بگات و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیددیۆکەم بوون. تا ڤیددیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.